دیارە ئێمە لە دەستگای ڕۆشنبیری نووری حیکمە خولی درێژخایانمان هەیە. لە ضمنی ئەو خولی درێژخایانەیە هاوێنیش بەردەوام بێ خولەکانمان. دیارە خولەکانمان منهەجیە لە تەمەنی 10 ساڵیەوە مناڵ وەرەگرین بۆ تەمەنی 12 ساڵی. ئەوە قۆناغی مناڵانە. قۆناغی نەوجوانانمان هەیە لە 13ەوە بۆ 16 ساڵی وەری ئەگرین. گەنجانیشمانە دیارە ئێمە تا ئێستا گەنجانمان زیاتر متەفەڕیقەیە. ئەو منهەجانەی کە لەم خولانەیە ئەخوێنرا لە خولی درێژخانە دیارە بریتیە لە قاعدە نورانی و قاعدە بەغدادی کە فێربوونی زمانی عەرەبیە بۆ مناڵان کە زۆر زەرورە بۆ ئەوەی کە شارەزا بن لە قورئان پێویستە ئەو بنەما عەرەبیە بخوێنن. دواتریش پەیڕەوی منداڵی موسڵمانمان هەیە کە ئەوەی 6 قۆناغ لەگەڵ مناڵانە ئەڕەواتە بە 6 کۆرس تەواو ئەکرێ. لە قۆناغی مناڵانە ئەخوێنرێ بە 3 ساڵ واتە 6 کۆرس، هەر ساڵی 2 کۆرس. پاشان قورئانمان هەیە کە ئەوە دەرسی سەرەکیمانە. دیارە دەستگای ڕۆشنبیری نووری حیکمە ئامانجی سەرەکی فێرکردنی قورئان و لەبەرکردنی قورئان و تەجوید و تەفسیرە.